بینەرانی سبەی سلااوان لەبێت. پارتی دیموکراتی کوردستان لە دوایین ڕاگەندراویدا دەڵێت ئێمە بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ناکەین، ئەوەش بە و تێبینیانی کە هیانە لەسەر پرۆسەی هەڵبژاردننی داهاتوو، هەروەها هەڕەشەی کشانەوە لە حکوومەتی عێراقی و پرۆسی سیاسی لە عێراقدا دەکەن. ئێمە ئەم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز ئاری هەرسین، بەرپرسی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی. دەمانەوێت بزانین پارتی بۆچی ئەم بڕیاری داوە؟ ئایا ئەمەی کە ئەم مامەڵەی پارتی لە هێزایە یاخود لە لاوازیایە؟ ئێمە وەڵامی ئەم پرسیارانە بۆ بەڕێز ئاری هەرسین مەجێڵین. کاگاری زۆر سپاس دەکەم بەم دیدارە. بەخێر بێن. زۆر سپاس بۆیەوە. ئەمێ لە پرسیارێکەوە دەست پێ بکەم کە ڕەنگە هێشتا وەڵامەکەی ڕوون نەبێ بۆ خەڵکی. پارتی بۆچی ئەم بڕیارەنیدا؟ وەڵێ من حەزەکەم سوود لەم دەرفەتە وەرگرم پیرۆزبایی نوێبوونەوەی سروشت و جەژنی نێورۆز لە خەڵکی کوردستان بکەم. هیوادارم ساڵی کوردی داهاتوو ساڵێکی بەبەرەکەت بێ بۆ خەڵکی کوردستان. بۆچی پارتی ئەم بڕیاریاوە لە بەرەوەی یعنی هیچ ڕێگەیەکی تر نییە لە ئێستاە بۆ بەڕووبوونەوەی ئەو هێرشانەی کە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان دوو ڕێگە هەیە. یا بێت تەسلیمی بڵێن ئیدارەی فکرەی شۆڤێنیست و داگیرکەربی، یا بێ مۆقیفە هەبێ. ئێمە ئەومان هەڵبژاردۆ کە تەسلیم نەبین. دروستە ئەوەیەکی هەبێت وەکۆی لە پێشەیەکە وتم تمەی کە پارتیە کاتە مامەڵی پارتی لە هێزایە لە لاوازیایە. ئەمە لە هێزایە لەبەرەوەی یعنی هەر بەیانەکە دیارە، هەر مۆقیفەکەی ئێمە دیارە. ئێمە پێمان وایە کە خەڵکی کوردستان ستەمی لێ ئەکرێ لەلایەن ئەم سیاسەتی کە لە بەغاوە بڵێن جێبەجێ ئەکرێ یاخود پەیڕەوی ئەکرێ و بۆ داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان و پاراستنی قەواری هەرێمی کوردستان ئێمە ئەومان کردووە. جاوە ئازایەتێکی زۆری ئەوەیە لەبەروی ئەوە بینیمان یەک کەسی تر نەوێرە ئەوە بکە، بەس ئێمە کردمان. دروستە تایبەت بە بەشداری نەکردن لە هەڵبژاردنە، بەشداری نەکردنی پارتی لە هەڵبژاردنە با بەڵێن بە واتایە دێت کە پارتی ناچێتە پرۆسەکەوە یاخۆت بە بەشداری نەکردنی پارتی ئەبێتە هۆکاری پەرخستنی پرۆسەکە. بزانی هەندێک کەس بەداخەوە یا لە کەمی زانیاری، لە کەمی ئاگاهی، یا بە ئەنقەست ئەم بەیانیان بە ئارەزوی خۆیان تەرجمە کردووە. ئەگەر سەیری بەیانەکە بکەی ئێمە نەمانوتۆ بایکۆتی هەڵبژاردنەکەی. ئێمە ئەڵێن ئێمە بەشداری هەڵبژاردنێک ناکەین کە لەو پێش سیناریۆکەی داڕێژرابێت و بە پێی ئەو بڕیارانەی کە مەحکەمەی نافیدراڵی نادەستوری ئەو بڕیارانی کە دەری کردووە، ئەمایانی چەکردنی هەرێمی کوردستان و هین ئاوەژووکردنی هەموو پرۆسی هەڵبژاردنە. ئێمە پێمان وایە کە تەنیا ڕێگەیەک بۆ دەسا دەستکردنی دەسەڵات و تەنیا ڕێگەیەک بۆ چەسپاندنی دیموکراسی ئەوەیە کە هەڵبژاردن بکەی. بەڵام هەڵبژاردن بکەی، نەک ئەوەی بێن کە لە بچەت بکەن و لەو پێش سیناریۆکان نووسرابێتەوە و هەمووی حازر کرابێت و لە کەرامەتی میلی خەڵکی کوردستان بن. ئەو کاتە ئەمە نابێ بە هەڵبژاردن، ئەما بێ بە فرتوفێڵ. ئەوەی کە بێت واتە هێشتا بڕیاری پارتی بە بەشداری ناکردن لە هەڵبژاردن یەکلاکەرەوە نیە و ئەگەرێکی تایەکە ئەم با بڵێن بچێتە ناو پرۆسەکەەوە. ئێمە کاتێک گەچینە ناو پرۆسەکەەوە کە ئەم لوغمانی کە بۆ خەڵکی کوردستان دانراون لەسەر مەیدانی بڵێن هەڵبژاردن، ئەمانە پوچەڵ کرابنەوە، ئەو کاتە ئێمە یانجارێکی دیژ ئەڵێمەوە ئێمە نەمانوتووە ئێمە بڕامان بە هەڵبژاردن نییە. ئێمە ئەڵێن بەشداری هەڵبژاردنێک ناکەین کە خۆی لێ ئەساسا موامەرە بێ. ئەو بڕیارانەی کە دەرکراون بە مەسەلەی نەهێشتنی کۆتاکان، بە مەسەلەی بازنەکان، بمانە ینی ئەو دیارە ینی موامەرەیەکی گەورەی ئێمە تەسلیمی ئەو موامەرەیە نابین. دروستە. کەواتە بۆی کە خەڵک لەم موامەرەی کە جەنابەت ناوێنێ موامەرە یاخود ناوێ بێت تێ بگات، با بڵێن پرسیارەکەم با بڵێن یەکەم بە دوو پرسیار بەڵام تقریبان یەک وەڵامیانەوێت. یەکێکیانەوەیە کە لەم موامەرەی کە خۆتان باسیەکەن ئەگەر بچنە ناو هەڵبژاردنەوە چەند کورسیێنن وەک چاوەڕانی خۆتان بۆیە کە چەند کورسی بێنن. ئەزانی ئێمە وا سەیری دنیا ناکەین لە سیاسەتە. ئێمە ئەوەی پرۆسەکەمان بۆ مهمە. ڕاستە حەزەکەین وەکو هەمیشە یەکەمی هەرێمی کوردستان بین، ئەوە هیچ مناقەشەیان نییە، بەڵام لە ئێمە مهمتر خۆی پرۆسەکەیە، لەبەری ئەو پرۆسەیە کە خزمەت بە دیموکراسی دەکات لە هەرێمی کوردستان. ئینجا ئێمە هەر کاتێ بچینی هەڵبژاردنەوە نە لێ ئەترسین
نەگومانمان لە دەنگەکانی خۆمان هەیە. دروستەوە تا ئەمانە بۆ هەڵبژار نەگەرێت هەچ کات هەڵبژار ئێستا هەڵبژاردن بکرێت بەو شێوەیە کە ئێمە پێمان وایە دیموکراسیە ئێمە ئامادەین بووی. تێکم دروستە ئەوەی کە هەبێت باسی بابەتێکە کرد مەسەلەوەی کە پارتی یەکەم بێت بڵێ یاخۆ هەمە حەزی خۆتان و حەزی پارتەکان هەموو حیزبی حەزەکە یەکەم بێ بەڵام خۆ ئاسایی شاگر یەکەم نەبێ ئێمە پارتی ئێمە ئەگەر بەو عەقڵیەتە بیرمان بکردایەتەوە کە ئەمە عەقڵیەتێکی دیکتاتۆری نەفامە بۆچی بەشداری هەڵبژاردنمانە کرد بە عەنتەری ئەمان و ئێمە لە هەموو خەڵک گەورەترین یاڵە شەش قساکە بابیکە ئێمە بڕوامان بەوەیەکە کە هەڵبژاردن بڵێن تەنیا ئالیاتێکی دەسا و دەستکردنی دەسەڵاتە اینجا هەمووشمان ئەزانین ئینسان کە چووە هەڵبژاردنەوە ئەبێت دووشتی لەبەر چاو بێ یا ئیباتەوە یا ئیدۆڕێنێ یا زۆرینێ یا کەمینێ ئێمە بای ئەوە وعی سیاسیمان هەیە کە لەو شتانە تێبگەین ئێمە کاڵین ئێمە زۆری نابین خۆ ناڵین ئێمە بە عەنتەری زۆری نابین ئێمە متمانەمان بە خەڵکی کوردستانە کە ئەو دەنگانی خۆمان ئەگەر وەکو خۆی ئەگەر زیاتر نێنین وەکو خۆی هێنینەوە دروستە بەڵام کە ئەوەی کە هەبێت پاڵێن وەکو زانیاری باس کراوە تا کوێرە زانیاریە بەڵام ئەوەی کە ئەو سەرچاوێکە گەیانوێتی پارتیایە ئەمان بە زانیاری بۆ تەسەوری پارتیەکانەمان نازانم بەڵام ئەوەی کە هەبێت دەوترێت لە با بڵێن ئۆرگانە فەرمیەکانی پارتیە بە جۆرەك لە جۆرەکان دەنگویەکی وایە خۆر با بڵێن قەناعەتێکی وا دروست بوو کەمانە گەر بچنە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان و بەم شێوازی کە خۆتان باسیەکەمە شێوازی کە ئێستا هەیە پارتی ڕێژێکی کورسی بۆ دانراوە چێ بۆی داناوە ئەوەی کە هەیە ئەوەی کە جناوت باسی کاڵی موامەرەیە وەکەوانی کە خۆتان ناوێنێ موامەرەچیەکان بەوا بڵین ئەزانی کاکە زانیار چێ بۆی داناوە ئەو حەسەی پارتی من ئەمە بە تۆڵم ئایا قەناعەتێکی وە لای پارتی هەیە کە شتێکی با هەبێت ئەزانی چۆنە ئەمە ئەم بارگایە ئەم ئۆرگانێکی ڕسمی پارتیە ئەگەر بیرتان بێ ماوەی هەفتەیە دە ڕۆژ لەو پێش لە پرس کۆنفرانسیەکە کە لیان پرسییم ئێمە ئێمە بەتەماین لەم حەوزەی سلێمایی چەند کورسی بێنیمتم ئێمە بۆ 38 کورسی ڕۆی خۆی 38 ئێمەمانە 38 بێنین بەڵامی تر دوایی بە ژمارەی کەمترە نشینەوە ئەو مۆزایشی ترە مەبەستی من لەوێ ئەو ورەیە بوو کە کەوادری پارتی لە هەکبایەتی بەترسەوە ناچێ بۆ هەڵبژاردن بە قووەتەوە چێ بۆ هەڵبژاردن ئەمەشی کە جەناب دەڵێ من حەزەکەم ئێمە شتیوامان لە بارەکەی خۆمان باز نەکردو تەبعاً ئەوەی کە خەڵکێک لە دەرەوەی هەرێمی کوردستان هاتبێت و هەموو کورسیەکانی تەوزیع کرد بێت و بڵێن بەرمەجەی هی کەمپیوتەری ئەوەی دەنگدانی کرد ئێمە شتیوامان نەبیستووە لە ناو ئێرە بارگایکی فەرمی پارتیە من شتیوام نەبیستووە بەڵام ئەگەرەوە هەبێت حەقا ینی لایەنە پەیوەندیدارەکان و حەقا حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەڵوێستەی لەسەر بکەن معنای ئەوەیە خەڵک چەند بچێ بۆ دەنگان و نەچێ مهم نییە مهم ئەوەیە لایەنێک هەیە لە دەرەوەی ئیرادەی هەرێمی کوردستان ئەو بڕیارەیە چێ چەند کورسیێنێ جاما ئەمە زەنجێکی زۆر مەترسیدارە هەتا بۆ کەرامەتی دەنگدەر لەبەرەی دەنگ کەرامەتی ئینسانە نابێ خەڵکی کوردستانەوە قبوڵ بکەن من نازانم بۆ چین ڕاستە بەڵام ئەگەر وا بێ زۆر خەتەرە دروستە ئەوەی کە هەبێت تایبەت بەوەی کە باسی ئەوەت کەم موامەرە کراوە باشە ئەم موامەرەیە هەرچەند تۆ ناود نابەرامبەر هەموو هەرێمی کوردستان بەڵام من پرسیارەکە ئەەکەم بە شێوازی تایبەتێکەوە پارتی لەبەر جەناب بەرپرسێکی پارتی پێت وایە بۆچی موامەرە لە پارتی کرێت موامەرە لە پارتی نەکراوە ئەم موقیفەی پارتی ئێمە کە وەرمان گرتووە ئەم بەیانی مەکتەبی سیاسی ئەوی پێرێ ئەمە موقیف وەرەگرێ لەسەر مەسلحەت یا بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان یعنی بایەکشت پێ بڵێم باشە بۆچی موامەرە بەس لە پارتی کراوە موچەکە نایەت کە لە بەغاوە ناینێرن یعنی قابلە موچەی کەوادری یەکێتی و ئەم خەڵکی مۆزەفی سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و کەلار و ئەمانەیان هەموو ناردووە بەس ئەوانەی پارتیان نەناردووە ئەوەکەی ڕاستە ئەم موامەرەیە لە هەموو خەڵکی کوردستانە بەڵام فەرقەکەی ئێمە و لایەنەکانی تر ئەوەیە ئێمە ئەم موامەرەیە قبوڵ ناکەین ئەم غەدرە قبوڵ ناکەین ئەم ئیهانەیە قبوڵ ناکەین ئەم زوڵمە قبوڵ ناکەین ئەوانی کرد ئەو فەرقەکەیە دروستە هەتا بە هەڵبژاردن با پرسیارەکەی مەرتۆزێکیش ڕەنگە پرسیارەکەم نوێ بێەوە تا جۆرێک لە هینێکی گاڵتەی تیا بێت بەکەوی کاوترەیە گەر پارتی بایکۆتی هەڵبژاردن بکات ئەگە کەسێک ئەتوانێت لە ڕۆژەی دەنگدانە بەجلی کوردیەوە بچێ دەنگبات و بوون لە سنووری پارتیە بوون لە دووهۆکە پارتیش بایکۆتی هەڵبژاردننی کردبێ بەڵێ ئاخر
ئێمە بایکۆت من جاریشتر ئێڵێم ئەگە بایکۆتی کردێ ئەگەرێکم تێ کردووە آخر بە عرزەکەم مەسلەی ئێمە بایکۆت نییە بایکۆت مانگرتنە لەسەر هەنێشتی لەوانەیە مافێکی سیاسی من نەزانم وایە بەڵام ئەڵێم بایکۆت لە سیاسەتە مانگرتنە لەسەر هەنێ مواقف کە هەنێ زۆربەی جار لایانی ئۆپۆزیسیۆن ئەوواکەن ئەمە مانگرتن نییە ئەمە هەڵوێستەوەرگرتنێکی نیشتیمانیە هی قەومیە لە بەروی پارتی حیزبێکی نەتەوەییە ئێمە غەس بە لە سەرمانکەەوە مووقیف وەرگرین ئەمە یەک دووهەم ئەو سینناریۆیی کە جەناب دەڵێ خەڵک بەجلی کوردیەوە بچێت لە دهۆک و لە هەولێر دەنگ بە ئەگەر پارتی بەشداری هەڵبژاردن نەکات هەڵبژاردن ناکرێت با منەوە زۆر بەسەراحەت بێڵم چونکە هیچ کەس نییە لەسەر ئاستی عێراق و ناوچەکە بتوانێت ئەمەngە بە ئاسانی بنووکە قەڵەم و بە فیکەیەک هەستی پارتی دیموکراتی کوردستان ئاوتکە یەکەماتە بەڕوونی و بە کورتی ئەمە وەڵامی کۆی پرۆسەکەی بەشداری نەکردنی پارتی لە هەر ئەگەرێکە هەڵبژاردن ناکرێت هەر تایبەت بە دواخستنی هەڵبژاردنەوەمێت ئەمە پەیوەندیدارکەمەوە بووە چەند هەوڵەتیان هەبوو بە دواخستنی هەڵبژاردن پارتی دیموکراتی کوردستان چەند هەوڵێکەوە بە دواخستنی هەڵبژاردن ئەو هەوڵانە بەکوێ گەشتون من نازانم ئەوە هەواڵانمان لە کەناڵی ترەوە خەریکن بەڵام هەوڵی بۆ دەن من نەمبیستووە هەوڵ بۆ ئەو بدرێ ئەسڵن باکسی ئەوم بیستووە ئەوەی کە من ئاگادار بم لە بەغاوە ینی ئەو دەنگانە هەیە کە هینە وە بایەکشیشی پێ بڵێم ئەوانەی کە ئێستا سەرچۆپیەگرن بۆ ئەوەی کە هەڵبژاردن ئەبێ بکرێ و هین علاسا زەمانە زۆر دیموکراسی ترن لە ئێمە و ئەمانە ئەگەر سەیری ئەگەر جۆ لە قسەی دڵیان بگری خواخۆیانە هەڵبژاردن دوا بخرێ لەبەری وەسعی خۆیان نەزانن لە ناو خەڵکە چۆنە واتە پێتان وایە وەسی ئەوان خراپ وەسی ئەوە باشە وەسعی ئێمە باشە لەبەروی ئێمە حیزبێکی مستەقیڕین ئێمە حیزبێکی مستەقیڕین وەکلیلی عەقڵمان بەدەستی خۆمانە ئەوانەی تر نەیانتوانیوە ئەو ئیستیقرارە بدۆزنەوە لە ناو گروپ و لە ناو حیزب و لە ناو بینی خۆیانە دروستە بەڵام جۆرە لەوەی کە ئەبینرێک لە خوێندنەوەیە نەڵ ئینسانیارە خوێندنەوەیە لەنا پارتیە بە تایبەتیوی کە هەبێت دوور ئەی جیاواسێ لەسەر مەسەلەی هەڵبژاردن و بەشداری نەکردن ئەوەی کە هەیە وەکو سەرۆکایەتی هەرێم کە لای پارتی دیموکراتی کوردستانە وا وەکو حزبیش بە جۆرێک لە جۆرەکان سەرۆکی هەرێم ئەتوانێت ڕۆڵ بگێڕێت بۆ دواخستنی هەڵبژاردن بەڵام بۆ ئەم ڕۆڵە ناگێڕێت کاتێککە پارتی ئەگەر بێوێت یاخۆت بە جۆرێک لە جۆرەکان بێوێت هەڵبژاردن نەکرێت یاخۆت پرۆسەکە دوا بخرێت هەتاکو خۆت بتەوە تێبینیانە جێبەجێ بکرێت ئەمە جیاوازی یاخۆت شتێکی ئاسایی و سەرۆکایەتی رەمبەرکی خۆیان ساوەکو دامەزراوەیەکی ڕسمی فعلەن ئەمەی دووهەمیان ڕاستە سەرۆکایەتی هەرێم یەشێک ینی پاکێجێکی هەیە کە بڵێن ئەرکەکانێتی بە قانون بۆی دیاری کراوە یەکێک لەوانە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردنە مەرسومی بۆ دەرەکە بەس ئەو معنایەوە نییە کە سەرۆکایەتی هەرێم کە سەرۆکی هەرێم بەڕێز سەرۆکی هەرێم جێگری سەرۆکی پارتیمانە و ئەندای مەکتەبی سیاسی حیزبە ئەو بۆ چوونێکی تری هەبێت لەسەر ئەم بڕیاری کە مەکتەبی سیاسی پێریاوێتی ئەمە ڕاست نییە لەبەرەوەی ئەو خۆی جەنابیان ئەندای مەکتەبی سیاسیە جێگری سەرۆکی پارتیمانە ئەو بەشێک بووە لە یانی لە پرۆسەی لە کۆبوونەوەکان و لەمانە ئێمە کە مووقیف وەرەگرین وەکو پارتی بەیەکەوە وەریەگرین لە کادرێکی خوارەوەی ئەم لقی چوارەوە بگرە هەتا جەنابی سەرۆک بەرزانی بۆ ئەم بڕیارە یەک مووقفین یەکگرتوین هەمووشمان لە پشت بڕیارەکەەوە وەستاوین دروستە ئەوەی کە هەبێت تایبەت بە مەسلەی قشانەوە لە پرۆسی سیاسی عێراق ئەم بابەتە بەکوێ گەشتووە ئەو گفتوگویانی کە کردوتانە ئەمانە بەکوێ گەشتون بۆچی لە حکوومەتی عێراقی کشێنەوە ئەوە ئۆپشنێکە ئێمە قسەی خۆمان کردووە هەر کەسێک بچێ ئەو بەیانی مەکتەبی سیاسی بخوێنەرەوە کامیل و شامیلە لەوێ هەموو شتێکی تایە سەیرەکەین بزانین ئایا خەڵکی کە سیاسە دەکەن لە عێراق کانیشان لە دەسەڵاتان لە دەسەڵاتی بەرزیشان ئایا بە پەرۆشن بۆ ئیستیقراری سیاسی و ئابووری و ئەمنی عێراق سەیری مووقیفەکانیانەکەین ئەگەر بزانین ئەمانە هەر میلەتی کورد و هەرێمی کوردستان ئاوتەکەن هیچ حسابێک بۆ مافە دەستوری و نەتەوەییەکانی میلەتی کورد و خەڵکی کوردستان ناکەن ئەو کاتە هەموو ئۆپشنێکمان لەبەردەسایە بەڵام ئێستا هێشتا زووە ئینسان قسە لەسەر بکە دروستە دوێنەکە چەند کۆبوونێکتانە و لەگەڵ بەشێک لایەنە سیاسەکان و لەگەڵ کونسڵی وڵاتانێشە
بەگشتی لەسەر هەردوو ئەو بابەتی کشانەوە و هەروەها بەشداریکردن لە هەڵبژاردنە سەرنجیان چییە هەم لەناو خۆ هەم لە دەرەوە بەگشتی ئەگەر سەیری بەیاننامەکە یاخود وتەکانی هینی وەزارەتی خارجیە ئەمریکیش بکەی حەقمان پێدەن لە تووڕەبوونی ئێمە تێگەن لە معاناتمان تێگەن بەڵام مشکلەکە ئەوەیە یعنی ئینسانە بێ واقعبین بێ ئەوەی کە ساحێبی ئەم وڵاتەیە ئێمەین ئەوەی کە معاملەی ڕۆژانەکە ئێمەین موچەخۆرانی ئێمن کە معاشیان لە بەغاوە بۆ نایە بۆیە تێگەیشتن لە معاناتی ئێمە مۆزوعێکە و پشتیوانیکردنمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ و دانان بە مافەڕەوەکانی خەڵکی کوردستان بە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان مۆزوعێکی ترە ئێمە حەقی خۆمانە داکۆچی لە قەزی خۆمان بکەین ئێمە نەچوین تەعادا لە خەڵک بکەین یعنی وەرە خەڵکانێک هەبوون لەم هەرێمی کوردستانەیە سەرچۆپیانەگر بۆی کە ئێمە نەوت تەسلیمی بەغا بکەین ئەو تەسلیممان کرد مەجموعەیەک هەبوون سەرچۆپەکان لەوەی سەرچۆپێکە وەرەگرت دەسەڕیان بایە بۆ ئەوەی کە ئێمە موچە لە بەغاوە بۆمان بێ فەرموو موچە لە شوێیە کوا ئەمە پێشێلکردنی مافی میلەتێکە کاچی خۆم ئەمە گەورەترێ لە مەسەلەی پارتی و یەکێتی و ئەحزابی ئیسلامی و ئەمانە ئێمە باسی قەزی میلەتێک و نیشتیمانێکەکەین باسی ئەوە ناکەین خۆ ئێمە شەڕەچەقە و شەڕەگەڕێکمان نەبووە لەگەڵ عەرەبەکان لە بەغا یعنی ئێمەی پارتی ئێمە خۆمان بە داکۆچیکاری بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان نەزانین ئێمە تاکە حیزبێکین کە ئەم موقیفەمان نوانەوە کوا چیتر ئەو موقیفەی نوانەوە موچە نایەت یەک کەس قسە ناکە شایستە دارایەکان نایە کە قسە ناکە دەستکاری قانونی هەڵبژاردنەکەن یەک کەس قسە ناکە کاکە کەواتە تۆ کلیلی ماڵەکەی خۆ بەرە دەست بەغا و ئیتر هەرێمە بۆ چییە پێتان وایە ئەو کلیلە دەستی بەغا خۆیەتی من ئێمە پێمان وایە ئەو کلیلە بەغا زۆر حەزەکە لە دەستیا بێ بەڵام تاکە یەک ڕێگری هەیە ئەو ڕێگرەش ناوی پارتی دیموکراتی کوردستانە باشە ئەوەی کە منەڵم ئەو کلیلی کە باست کرد وەسم لە وەکو بەغداد لەلایەنی ئەقلیمی و هەرێمیە ئایا ئەو کلیلی کە جەنابەت باستەکەی کە ئەم کلیلە بدەنە دەستی بەغداد ئایا خۆی ئامادەیە کە مامەڵە بەم کلیلەوە کات ئاخر خۆی مامەڵە بەم کلیلەوە کات ئەزانی خۆی بەشێکی ئەم کۆنفلیکتانە ئەم ئەزمانی کە هەیە لە ناو عێراقا بەشێکی ئەوەیە کە لایەنی ئیقلیمی کۆدەنگ نین لەسەر ئەوەی کە ئەم عێراقە چۆن ببڕێ بەڕێوە و بەچە ئاڕاستیەکە بڕۆ بەشێکی ئەم وەزعی کە لە عێراقای بینی خۆی لە ڕاستیە شەڕی بە وەکالەتکردنە لەلایەن دەوڵەتانی منتیقە و هەتا لەوانەیە گەورەتریش بێلەوە اینجا بۆیە یعنی ئەو کلیلە شەڕە لەسەر کلیلەکە لەدەست چیا بێ ئێمە وەکوتم ئێمە پێمان وایە کە کلیلی بەڕێوەبردننی و ئیدارەی دەوڵەتی عێراق ئەبێ لە دەست خەڵکی عێراقا بێ کورد بەشێکی سەرەکیە لە عێراقا کورد نەبرابچووی کەسە ناوڵاتی دەرەجە دووسەیە ئێمە ئەبێ چون یەک لەگەڵ عەرەبا لەگەڵ نەتەوەکانی تراکە لە عێراقا هەن بەیەکەوە بەشدار بین لە حکم ئەگەر ئەوە نەبێت اینجا فەرقی ئەم مەحکەمەیە و مەحکەمەی سەورە و فەرقی ئەم حکوومەتە و حکوومەتەکەی سەدام و فەرقی حزبی بەعس و حزبی فڵان چییە زۆر سواز بۆ ئاری هەرچین بەرپرسی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان سواز بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون ئێمە شکردنەوە بۆ وەڵامەکان ناکەین خۆتان بڕیار بن زۆر سواز بۆ دووبارە سپاس